دوای کۆتاتنی پاڵەوانێتی پارێزگاکانی عێراق هەڵبژاردەی عێراق دوو یاریزانی لاوی لە هەرێمی کوردستانەوە بانگەشتی ڕیزەکانی کرد. دوو یاریزانە لاوە بانگەشتکراوەکەی هەڵبژاردەی عێراق دەکەونە پارێزگای سلێمانی و قەزای دەربەندیخان کە بریتین لە دیار ئەرکان لایەنی دەربەندیخان و پۆڵان پەیجۆر لە پێشمەرگەی سلێمانی. بڕیارە لە 23 تا 25 مانگ تاقیکردنەوە بۆ ئەو دوو یاریزانە کوردە بکرێت لە ئەگەری سەرکەوتنیانەوە ڕاستەوخۆ بەشداری دەکەن لە پاڵەوانێتی ڕۆژاوای ئاسیادا. دوای بەشداریکردنی پاڵەوانێتی کۆماری عێراق لە شاری کەربەلا کە تیایدا هەڵبژاردەی سلێمانی توانیمان پلەیەکەم بەدەستبێنین منی شەک و باشنی هەرزانی دەورەکە بژێرم کە خولی لاوانی پارێزگاکانی عێراق بوو. دوا بەدوای ئەوە لەلایەن مدەڕیبی هەڵبژاردە عێراقەوە کە ڕاهێنەرێکی جۆرجیە لەلایەن ئەوە بانگشتی هەڵبژاردە عێراق کراین کە بڕیار وایە لە 23 مانگ تاوەکو 25 مانگ بەشداری کەمپ و مەشق ڕاهێنانی هەڵبژاردە عێراق بکەین. دوای حتمەن اختیبارات لەلایەن ڕاهێنەری هەڵبژاردەکەەوە دەبێت هەڵبژاردەکە بەشداری پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا بکات بۆ تەصفیاتی کاسی عالەم.